من عجيبم لەوە دێت بەس بڕۆ لە ماڵەوە کۆنتڕۆڵەکەت بگرێت دەست و بزانە چەند کەناڵی تەلەڤیزیۆنی هەیە لە 180 لە 190 ئەو کەناڵانەش هەمووی فەسادی بڵاو دەکاتەوە ناڵێم هەمووی بگرێت لە 180 چی فێری ئەو میلەتە دەکەن گۆرانیەکی بەرەڵا ڕەقس و سەمایەکی ڕوت و بەرەڵا فلیمێکی بێ ڕەوشتی یعنی نازانین پاشە و کەناڵە بۆ دانراوە کابرای خاوەنی کەناڵ بۆچی دادناوە بەست پێم بڵێ یعنی گوناهی خۆت کە بەتەنها خۆت دەیکەی شەو و ڕۆژ لەوانەیە خەریکی مەشروب خواردن و خەریکی فاحیشەکردن بیت خۆت ئێستا ئەوەندە گوناهە کەمە بۆ تۆ دەتەوێ ئەو میلەت و ئومەتەش گومڕاکەیت شەیطان بنێریتە هەموو ماڵێکەوە دەیگۆڕیت ڕەقسە دەیگۆڕیت گۆرانیە دەیگۆڕیت مسەلسەلە دەیگۆڕیت نازانم چییە باشە بەس پێم بڵێ بۆ دەیکە ئەمەتان بۆ چییە لە چییە سوودی چییە بۆ دنیا و قیامەتە سوودی چییە سوودێکی لێ دەبینی خوا دەفەرمێ وەلا تەبغی الفەساد فی الأرض فەسادی لە زەویدا بڵاو مەکەنە بەو مانجی ڕەمەزانەش لە فەسادی خۆیان نەکەوتون بەو مانجی ڕەمەزانە لە فەسادی و خراپەکاری خۆیان نەکەوتون شتی تایبەت دادنین بۆ ڕەمەزان بۆی شەیطانە جنۆکەکان بەستراونەتەوە ئەو شەیطانە ئینسانە دەوری ئەوان ببینن بە جنۆکاندا خەمتان نەبێ ئێوە بەستراون تێمە بەرەڵاین بە ئیشی ئێوە بە زیادەوە هەڵدەستین کەناڵمان داناوە دەچێتە هەموو ماڵێکەوە هەموو ماڵێک کابرا ڕۆژەکەی دەبێ تووشی گوناه بێ لەسەری ولا تبغي الفساد في الأرض فسادی بڵاو مەکەنەوە لە زەوی خوای گەورە ماڵت دەداتێ پارەت دەداتێ بۆ ئەوە داویتێ کە فەسادی بڵاوکەیتەوە لە زەویدا خراپە بڵاوکەیتەوە بۆی ئەمە قاعیدەی سێمی ژیانە کاکە پارەت هەیە خوا نیعمەتێکی داویتێ نەچی لە خراپەدا بەکاری بێنی نەچی خراپەی پێ بکەی فەسادی پێ بڵاوکەیتەوە ئێوە هەندێک کەناڵ دەنگ و باس و ئەخبار و سیاست بە هەر حاڵ کە چەندێکی ڕاستە و چەندێکی درۆی و زێ دەڕوێ ئەوە بە هەر حاڵ بەڵام ئەوەی تر ئەم هەموو ڕەقس و سەما و فاحیشە و بەدڕەوشتی ئەمە چییە چی ئیستیفادەی چییە بۆ ئەو میلەتە چ سوودێک لەمە دەبینێ غەیری تێکدانی ئەخلاق و ڕەوشتی میلەت سوودێکی تێدایە بەس پێم بڵێ ئایا میلەت پێی مسەقەف دەبێ پێی بەرەو پێش دەچێ لە بواری تەکنۆلۆژیا و علم و زانستی لە بواری ئەخلاق و ڕەوشت لە بواری ئیجتیماعی و کۆمەڵایەتی لە بواری ئەمن و ئاسایش لە چ بوارێک ئەم میلەتە ئێمە بەرەو پێشەوە دەچێت لەو فلیمانە فێری پیاوکوژی دەبن بە ئەنواع وەسیلە کە لە فلیمەکاندا هەیە ئەوە خەڵکی خراپ کە نیەتی پیاوکوژی بێ هەموو دەرسەکانیان لێ وەردەگرێت جوان جوان ئەوش بەو شێوازە دیک فێری دزی دەبن چکە ئەنواع وەسیلە فێر دەبێت لە فلیمەکاندا کە دزی دەکرێت فێر دەبێت ئەوە میلەتت فێری دزی کرد فێری ئەوەت کرد کە یعنی خراپە چۆن لە ناو خێزاندا بڵاو بێتەوە ئەوانەت هەموو فێر کرد خێزان لێک هەڵدەوەشێ میلەت لێک هەڵدەوەشێ کەواتە پێم بڵێ لە چ بوارێکدا بەو کەناڵ و بەو مسەلسەلات و بەو گۆرانی و بۆ بەڕەوشتی و بەدڕەوشتی و فەسادیە چ سوودێک بە میلەتە دەگەێنن غەیری فەسادی نەبێ خوای گەورە دەفەرمێ ولا تبغي الفساد في الأرض بۆ إن الله لا يحب المفسدين خوای گەورە کەسانی مفسید و خراپەکاری خۆش ناوێت یعنی چی جاکە باخوا خۆشی نەوێن نەناوە ئاسان نییە برا و ئاسان نییە کە بڵی خوا خۆشی نەوێ قەی چێ کات بەخوا تامەیە موسیبەتە وەڵاهی کاریسەیە گەورەترین ترسناچیە کە خوای گەورە خۆشی نەوێت چکە کە خوا خۆشی نەوێت یعنی خوا ڕقی لێت یعنی خوا دوژمنتە هەی عەبدێکی زەعیفی بچووک ئەو خوای ئەرز و ئاسمان کە دوژمنی تۆ بێ و ڕقی لە تۆ بێ چۆن ئیسراحەت دەکەیت ئەگەر هەر یەکێک لە ئێمە دوژمنێکی تۆزێک بەهێز و بە دەسەڵاتی هەبێت کاکە شەو خەول لێ ناکەوێت قەرار بە خۆت ناگری نازانین لەکوێ بیت لەو شار بەو شار بڕۆی لەوەیە لەو ماڵ بۆ ماڵ خۆت بشاریت کاکە من دوژمنە مێ برا من دوژمندارم دوژمنەکەشم سەهل نییە ها دەسەڵاتی هەیە ئەی مفسید خراپەکار تۆ ئەو خوایە دوژمنتە دەزانی خوا چێیە بەخوا نە هیچ پەناگەیەک و حەشارگەیەک دەتوانێت پەنات بداو بەخوا هیچ دەسەڵاتدارێک ناتوانێت بتپارێزێ و سەرت بخاو بەخوا هیچ فێڵ و تەڵەکەیەک ناتوانێت لە خوای گەورە ڕزگارت کات